هاتی بۆ دیدەنی یادی 200 ساڵە پێشکۆچ و پێشگەیاندنی ئەم هەواڵە هەتا بڵێ ئەی شاری بەفر و ڕەشەبا و کڕێوە و تۆف، شاری ڕەشپۆشان و خامۆشان و ئاخ و ئۆف، ئەی شاری کڵپە و بڵێسە و مەرگ و ئاگر، شاری شێخ مەحمووی نەمری مەشخەڵ هەڵگر، شاری کەریمی عەلەکە و ڕەنج و پەیام، شاری گۆران و شێخ نووری و حەمدی و سەلام. تۆ شورا بوویت و شار بوویت و بووکی شار، بۆ ئەژنۆی ئۆردوی بێگانە مشار بوویت و هەر مشاری، هەتا بڵێ خۆش مەوێ ئەی شار هۆ خەڵکی شار هۆ هۆشیار، دەستم دامێنتان نەخلیسکێن بۆ ڕێی نەیار، نە لە کەنار نە لە بنار نە لە گەرمیان نە لە کوێستان، بڕوانەکەن بە پێکەنینی زۆردار و نە بە هەتاوی زستان. بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە لێدوان لەسەر ژیان و شیعرەکانی یەکێک لەو شاعیرانەی کە لە چەندین نەوەی شیعریدا بەشداری کردووە و چەندین جار لە قۆناغێکەوە گۆڕاوە بۆ قۆناغێکی شیعری تر، بەداخەوە کە لەم ساڵانەی ئەخیرە لەم ساڵانەی دواییە ساڵی پار بوو کۆچی دوایی کرد لە هەندەران و لە دەسمان چوو. ئەو شاعیرەش مامۆستا جەمال شاربەژێڕیە. بۆ لێدوان لەسەر ژیان و بەرهەم و شیعرەکانی شاعری گەورە مامۆستا جەمال شاربەژێڕی مامۆستا ئەحمەد حوسێن ئامادەیە لە بەرنامەکەمانە. مامۆستا گیان بەخێر هاتیت. زۆر سوپاستانەکەم، سوپاسی بەرنامەکەتانەکەم بۆ بەسەرکردنەوەی ئەم گەورە پیاوانە. زۆر زۆر سوپاس. بەخێر بێ مامۆستا گیان. زۆر زۆر سوپاسی وادارم ئینشەڵڵا بەردەوام بن. زۆر سوپاس مامۆستا گیان. هەروە خات و ڕێسا ساڵح بە ئامێری سێتار بەشدارە لە بەرنامەکەمانە. بەخێر هاتی خات و ڕێسا. بەخێر بێ خات. بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان. مامۆستا گیان حەزەکەین وەکو سەرەتا کورتەیەک باسی ژیانی مامۆستا جەمال شاربەژێڕیمان بۆ بکەیت. بەڵێ، جەمال ئەمین عارف لە دایکبووی 1940 لە گوندی واژێ شاربەژێر هەر خۆیە خانەوادەکەشیان خوێنەوار و ڕووناکبیر و منەوەر بوون. ناوی هینیان هەیە تێکەڵ بوون بە ئودەبا و ئەمانە. مامۆستا جەمال شاربەژێڕی لە چوارتاوە خوێندنی سەرەتایی تاوا کردو، هاتوتە سلێمانی، ئەنجا قۆناغی پیشەسازی و لە سلێمانی و لە بەغا تەواو کردووە بۆتە خاوەن ڕۆشنبیریەکی زۆر زۆر فراوان. لەم ڕۆوە مامۆستا جەمال شاربەژێڕی ناوبانگی ئەوەیە بە شێعری نوێخواز و ئازاد و مامۆستا شێرکۆ بێکەس پێش خۆی داوە بۆ ئەوی نانە ئەڵێ لە پێش منەوە ئەو بەو شێعرانە هەستاوە. جا لەبەر ئەوە ئەمانە وەکو مامۆستا جەمال شاربەژێڕی وانە تەبەن قوتابخانەی نوێی شێعری کوردی لە گۆرانەوە دەست پێەکە. لە دوای مامۆستا گۆرانەوە کەوا ئەنی قۆناغێکە مامۆستا کامەران موکری، مامۆستا ئەحمەد ساڵەدیلان، مامۆستا مەتهۆژ، مامۆستا بەختیار زێوەر، کۆمەڵێک ئاین هێبێ، ئەمانە لە دوای گۆرانەوەن، ئەو وەجبەی دوای گۆرانن. لە دوای ئەوانیشەوە بەشکێ دەست پێکە جەلالی میرزاکەریم، جەمال شاربەژێڕی، عوسمان شاربەژێڕی و هەروەها شێرکۆ بێکەس، بەڵێ عەبدوڵڵا پەشێو، ئەنجا چەند کەسانێکی تر کەەوە وەکو نووری وەشتی و ئەمانەش شێعری سەربەستیان هەیە. لەم ڕوانگەیەوە مامۆستا نووری وەشتی بزانم کەمی نووسیوە، بەڵێ دیوانی هەیە چاپ کراوە، کاکمارۆف چاپی کردووە، بەڵام وەکو ناوێک ئەوە نییە. مامۆستا جەمال شاربەژێڕی لە 1956 یەکەم پارچە شێعری خۆی کە عمری 16 ساڵ بۆ بڵاوی کردوێتەوە لە ڕۆژنامەی ژینە
ئەو کاتە ڕۆژنامەی ژین هەفتەنامەی ژین بڵین بەڵێ شعرێ نەهێنێ بڵایان نەکردوێتەوە جا لەو کاتەوە بەهرەی نووسینی هەبووە هەروەها بە شعری ئازاد دەستی پێ کردووە شعرەکانیشی پێ ئەوترێ شعری بەڕواڵەت ئاسان لە عەرەبیە سەهلی ممتەنیع یانی تۆ کە ئیخوێنیتەوە بەڕواڵەت ئاسانە بەڵام معنای تایبەتی خۆی هەیە و معنایکی قۆڵی هەیە هەروەها واتە لە ڕوخسارە سادە و لە مانایە قوڵ لە مانا قوڵە بڵێ ڕەهەندەکانی شعری جەمال شارباژێڕی وەسف و پێهەڵدان زۆر زۆر سەرکەوتوو بۆتیا بەڵێ هەروەها شعری نیشتیمانی بۆ کورد و کوردایەتی و کوردستان و بەسەرکردنەوەی شەهیدان و هەروەها شیننامە بۆ گەورە پیاوان و هەروەها شعری داشۆرینیشی هەیە بۆ بە تایبەتی بۆ دوژمنان و کەسانێکەوە لە ڕێلا دەربوون و شعری چامەی هەیە یعنی قەسیدە بەڵێ قەسیدەی وا هەیە تقریباً چەندان لاپەڕەیە چامە واتە نامەی شعری چامە بڵێ ینی قەسیدە بڵێ فراوان و دوور و درێژە بۆ نمونە ڕۆمانە شعری هەیە وەکو ژوانگەی هێژان و ژان ئەوە بەلای منەوە لە هەموو دیوانەکانی بەهێزترە بەلای منەوە چونکە کە ئەی خوێنیتەوە ئەزانیش شعری مامۆستا عەبدوڵڵا گۆرانە خوێنیتەوە بەڵێ مامۆستاگیان بەلەوەی زیاتر بینە ناو ناوەڕۆکی شێعرەکانی بەڕێزت ئاماژەت بۆدا کە لە قۆناغی سەرەتاییەوە دەستی کردو بە شەعر نووسین ینی لە تەمەنێکی زۆر مناڵەوە دەستی پێ کردو ئەمەش هەڵبەتە کاریگەری شاعیرانی پێشخۆی لەسەر بووە بە تایبەت مامۆستا گۆران بێکەس کامەران موکری بەڕێزت چۆن ئەمە هەڵەسەنگێنی ینی چۆن شعرەکانی جەمال شارباژێڕی چۆن ئەو کاریگەری ئەو شاعیرانی پێشخۆی لەسەر بووە کە تۆ شعری مامۆستا عین حێبێ ئەخوێنیتەوە بزەبەر ئەڵەی شعرەکانی جەمال شارباژێڕی ینی مەسەڵەن مامۆستا جەمال شارباژێڕی کاریگەری دیلانی لەسەر بووە کاکی فەلاحی لەسەر بووە کامران موکری لەسەر بووە خۆشی ئەلەمانی کولی نەکردووە هەروەها کاریگەری شێرکۆ بێکەسشی لەگەڵ بووە هاوڕێی نزیکیشی بووە شێرکۆش کاریگەری ئەوی لەسەر بوو و باسیەکەن کاریگەری عوسمان شارباژێڕی لەسەر بووە عوسمان شارباژێڕیش هەروەها کاریگەری بەڵام شعرەکانی جەمال شارباژێڕی بۆ هێزەوە کە هاتووە تاکو کۆتاییش هەر ئەو هێزەی ماوە لە شێعرا نەک یعنی بڵین تر ماوەیەک بوو لێ چووەتەوە بەڵام ئەو هێزەی هەتاوکو دواهەناسەی کەوا پار ئەمری خوای کرد ئەو هێزەی هەرما بوو لە بەرهەمەکانی دیارە زۆری دیوانەکانیشی شاید حاڵن بۆ ئەو بەڵێ کۆمەڵێ مەڵۆ شعری پێشکەش کردوین هەتاوکو وای لێ هاو بۆ بە شارە ئەنجا بۆ بە خەرمانێک دیوانەکانی و هەروەها لە شعرەکانی کەس بێت ڕوونە حەڤە کتێبە ینی ئەوەی ئەنج بێژێ لە کتێب نووسینیشی هەیە مامۆستا جەمال شارباژێڕی ئێستا بۆ نمونە ئەو پەرینامەیی 350-360 لاپەڕەیە هەم نووسینە هەم شعرە تێکەڵی کردووەکو وەکو ڕۆمانێک باسی ژیانی خۆی و لەگەڵ چەند کەسێکە مامۆستاگیان دێنەوە سەر باسی شاعر دوای ئەوەی ڕێساخان و کاک حەمید شعرێکی تر ئەکەن بە میوان جاواز هێوەندەی تۆ دەبێ نەشەی لە بی نابێت گەروی پرشنگی زێڕێنی لە زەردەی پێکەنی نابێت هەرچی تیشکە لەبەر تافگە و شەپۆلی نازەنی نابێت دەها شیرین لە شۆخیدا لە ئارایشتی زی نابێت بە شێوە و ڕەنگی تۆ نابێت نییە و نابێت لە ژی نابێت چ نەزارێک لە ڕێی تۆدا دەڵێت جوانم لەسابا بێت لە ڕوخسار و لە شولارە ئەگەر حۆری نەبیت نابێت ئەوەی تۆی نایە دنیاوە دەبێت بینای نەبی نابێت گوناهە پەیکەری جوانیت لە ئەستێرەی زەمی نابێت دەبێت جێگایایی لە ئاسمانی بڵندی حەوتەمی نابێت ئەویش ئەو کاتە فرمێسکی خەمی هەور و تەمی نابێت بەڵام ئێستا دەبێت وەک من لە تارای ماتەمی نابێت هەناسەی قوڵ و پیشی بن دەبێت هەر بۆت لە بی نابێت لە هەستیشدا لە هێلانەی کەساسی
کەس نەبی نابێت. دەمخۆش کاک حەمیدیان دەست و پەنجە خۆش بێ خات و ڕێساگیان. مامۆستاگیان شاعیر جەمال شارباژێڕی لەگەڵ ئەوەی کەوا کاریگەری شاعرانی پێشخۆی لەسەر بووە، بەڵام ئەوەی کە دیقەتی ئێن خاوەنی فۆرم و زمانێکی خۆی هەبووە بووە لە شعرە. ڕای بەڕێزت وەکو نووسەر چییە لەسەر نووسینەکانی؟ زمانی شعری جەمال شارباژێڕی زمانێکی کوردی پەتیە، زمانێکە کەەوە ئەو خەڵکە پێی ئەدوێ، ئەو شە سادانی کەەوە خەڵک بەکاری ئەهێنێ لە ژیانی خۆیان یان لە گفتوگۆدا ئەو هاتووە هوەری خستێتە ناو هوەری شعرەوە. جەمال شارباژێڕی وەکو پێم وتی بێگومان احتیفازی بەینەوە کردووە، بەهێزی شعرەکانیەوە کردووە، شعری لاوازی ئەو توی نەوت و بخاتە ناو دیوانەکەیەوە. جا لەبەرەوە چۆن دەستی پێکردووە بۆ شێوەی هاتووە تاوەکو کۆتایی هاتووە. حەزەکەم شتێکی کەش بڵێم، مامۆستا جەمال شارباژێڕی تا لە ژیانە بوو نەمری بۆ خۆی سند بوو، پەیکەرێکی چاکی لە چوارتا بۆ دروست کراوە، ئەنجا ڕۆڤاری لەسەر دەرکراوە هەر لە ژیانە بووە، ئەنجا کۆمەڵێکی زۆر لە نووسەران بەسەریان کردووەتەوە، نمونەی مامۆستا ئازا عەبدوڵواحید و چیە و ئەمانە زۆر زۆرن ئەو نووسەرانە. توێژینەوە نووسینیان هەیە لەسەر شێعر و نووسینەکانی. خۆشم ساڵی 2020 بابەتێکم لەسەر نووسیکەوە لە ژیانە بوو، جا لەبەر ئەوە ئەم جۆرە کەسانە کە ئەم شتانە ئەبین لە ژیانی خۆێنە کاتێ سەر ئەنێنەوە بە نامورادی سەر نانێنەوە، بەڵکو بە ئاسوودەیەوە سەر ئەنێنەوە. مامۆستاجان وەکو لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد کە جەمال شارباژێڕی نووسینی شێوازی نووسینی شعری گۆڕاوە لە قۆناغی خۆ بە قۆناغێکی تر، هەتا ئەگاتە کۆتایی شەستەکان و سەرەتای هەفتاکان کە قۆناغی ڕوانگە هاتوۆتە پێشەوە. ئەویش مامۆستا شێرکۆ بێکەس بووە، جەلالی میرزا کەریم بووە، کاکە مەمبۆتانی بووە، حسێن عارف بوون، ئەمانی کە ئەوکو بزوتنەوەی ڕوانگە هاتووە کۆمەڵێک بوون لەو کەسانی کە لە ڕوانگە ئیمزایان کرد و گۆڤارەکەشیان دەرکرد. بەڵێ لە قۆناغی ڕوانگە شعرەکانی جەمال شارباژێڕی بەرەو چی دەگۆڕێت؟ لە قۆناغی ڕوانگە بێگومان چۆتە بەرجێکی ترەوە، شعرەکانی زۆر بڵین ئاسان نەبووە کەوا بیخوێنیتەوە، یعنی چۆتە بوارێکی ترەوە، تۆزێ کاریگەری ڕوانگەی بەسەرەوە بووە، لەو شاعرانە بووە کەوای ئەنی کە تەمو مژم و سیمبولیزم و ئەمانی تایە لە شعرەکانە، خوێنەر مەسەلەن واتاکان بە ڕاستەوخۆ نادرێت بەدەستەوە. ئەمە بۆ لەیاندا جەمال شارباژێڕی زۆر کەسانی دڵسۆزی منەتەوەکەی خوێنێتەوە، شعری بۆ وتون، هەروەها قەسیدەی شعری دوور و درێژی وتۆ بۆ گەشتەکان لەشوە لە مەسەن بڵین لە سلێمانی و بۆ تەوێڵە لەشوە و بۆ چۆ، ئەمانە هەمووی بە شعر دەری بڕیون. بێگومان دوو کتێبیشی لە ئەخیرا دەرچوون لە کۆتایی پێشمەرجی خۆی تەپەن ساڵی 2021، یەکیان پەرینامە، ئەیکەشەن پیرۆز و دایکم و ست هەڵاڵە. لەمەشات بێگومان نووسینەکانی چ شعر و چ نووسینەکانی وەکو وتمان کوردی پەتیە، شعرەکانیشی هەر خۆماڵی و جوان و هوەری شعری جوانیان تێدایە، وەکو سەرەتای شعرەکانی کە چۆن بەهێزەوە هاتووە بۆ شێوەیە ڕای خۆی دەربڕیوە. مامۆستاگیانەوەی کە تێبینیەکەین لە شعرەکانی جەمال شارباژێڕیە کۆدی پەری و کۆدی شوێن زۆر گرنگی داوە بە شوێن، بەڵام پەری ئەم وشەیە یا بۆچی ئەم کۆدە چییە لە ناو شعرەکانی جەمال شارباژێڕیە؟ کێیە پەری کێیە؟ پەری شۆخێک بووە لەم شارەدا، بێگومان شەیدای بووە، زۆر شەیدای بووە. تەبەن جەمال شارباژێڕی لە ئەوینە تواوەتەوە کە شەیدای بووە، هاتووە چۆن شعرێکی داڕێژێ بۆی، هاتووە کاریگەری شعرێکی مامۆستا عەلی عارفاغا، گوڵ و غونچەی بەهارانیش لە تۆ نەشمی لەتر نابێ، ئەو شعری کە ئیست توزێلم عەلی کۆرپەش لە تۆ خەنجی لەتر نابێ، کۆ شعری کە کاک حەمید ئێستا خوێنیەوە، کاریگەری ئەو شعری پێوەیە لەوا دەری بڕیەوە. جا ئەوەی سەیرە تەبەن ئەم شعرە 67 دووتوێتی، کاتێکە لە لەندەن جێگیر بووە لە شوێنێک لە شارۆچکەیەک لە لەندەن، لێکێ لەو شارۆچکانی دەوروبەری لەندەن، پەریەکەی بووە بە تووشەوە، ئیتر کتێبێکی 350-360 لاپەڕەی لەسەر ئەو خۆشەویستیە دەربڕیوە،
خۆشی باسی ئەکا ئەڵێ هەوڵجار پەری یەکەم ئەوایی بوو پەری دووەم ئەنجا ئەم لەگەڵ یاژیاوە شیعری بوو نووسینیان بۆ یەکتری وتووە ئەو پەری دووەم جاریان فارس بوو کچێکی فارس بووە تر بڵێ مامۆستاجان باسی پیرۆز کرد پیرۆز و دایکم و هەڵاڵە بڵێ پیرۆز بۆکو باز ئەکرێ بەبەستی پیرۆزی دایکی خولەپیزەیە ئەو پارچە شیعرە دوور و درێژەی و هۆنیوەتەوە وەختی خۆی بۆیان بڵاو نەکردوەوە مامۆستا حسێن عارفیش ئەڵێ بەداخەوە کە ناردی بۆ گۆڤاری کاروان بەداخەوە نەیان هێش بڵاو بێتەوە قەسیدەیە کە باسی ژیانی خولەپیزە ئەکات کە چۆن ژیانیان چۆن ناوێتە شاخ و چۆن لە چ پێناوێکە و چیان بەسەر هێناوە چۆن تۆڵەی خۆی لانێ سندەوتەوە چۆن دواییش بە کارەسات بڵین تیاچووە ئەمە ئەویان دووهەمیان دایکم کە دایشی ئەمری خۆیان لە ژیانە بۆ لەوە ئەچێ 15-20 پارچە شعری بۆ وتبێ هیچیان لە هیچیان ناچێ شعرەکان هەمووی خۆشەویستیەکەوە دەرێ بڕێ ست هەڵاڵش ئەوەیەک ئەو پەرایۆزانەیەکەوە بۆی نووسیوە زۆر بە جوانی پەیکەری ئەو ست هەڵاڵەی دەربڕیوە زۆر دروستی پەیکەرێکی بە شێعر دروست کردووە بووی بەڕێک و بێچی مامۆستاجانینەوە سەر بەرنامەکەمان گەر خەندەخان شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە پاییزی زەرد مرد تەمەنی کفن ئاڵا لە دیمەنی هەناسەی سارد زستانی نارد ئەویش گەلێ قوڕی پێوە بەسەر شاخ و دەشت و کێوە ناڵەی هەوری ڕەشی دەست کرد ئاسمانی زستانی پڕ کرد بروسکەی هەنسکی گەردوون گەلێک گیانی کرد سەرنگون گەلێ دڵی بەهار پەرست خۆی لەو نوێنە سپیەدا خست چەندە جوان بوون ئەو دوو ڕەنگە سپی و سووری لێوی بەهار بزەیەک دەردەچوو ڕەنگە بۆی گریا بێت پەری گۆزار خوێن کە بەفری کرد پەمەی هەوێنی کۆشش بوو مەی تازە گەردون زۆر ستەمە بیکاتەوە بە ئەو تەمە دەبێت بەهار بیکاتەوە دوگمەی یەخەی خۆزگە بگۆڕێت بە ئۆخەی یاری نازدار وگاتەوە نەوە کەمان دەنگ هەڵبڕێتەوە کەمان بۆ دوو دڵدار بۆ بەهار و نەورۆزەکەی بۆ ئاوازە بە سۆزەکەی دەم خۆش خەندەخان زۆر سپاس دەست خۆش ڕێساخان مامۆستاجان بەڕێزە باسی ئەوە کرد کە جەمال شارباژێڕی کە وەکو لە ژیانە بووە وەکو مافی خۆی ڕێزی لێنراوە بەڵام هەندێک شتیش بۆ سروشتی مامۆستا جەمال شارباژێڕی خۆی ئەگەڕێتەوە هێندەی من بزانم لە ژیانە پیاوێکی زۆر گۆشەگیر بوو زۆر کەم ئاهاتە ناو خەڵکەوە زۆر کەم تێکەڵی خەڵکە بوو هۆکاری ئەم گۆشەگیریی مامۆستا جەمال بێگومان زۆر تێکەڵ نەئەبوو لەبەر ئەوەی تر سروشتی خۆی هەر ئەوایی بوو حەزی کردووە لە ماڵەوە زیاتر بژی زۆر تێکەڵ بە کەم تێکەڵ ئەبوو بە نووسەران و ئەوانە لەگەڵ ئەوەش لای نووسەران ڕێزێکی زۆر زۆر گەورەی هەبوو بێگومان یەکەم ساڵی 1970 لەگەڵ دەستەی نووسەران یەکێتی نووسەرانی کوردە ڕست وێنەیەکی گشتیان گرتووە تا کوێسەش ئەو یادگاریە مامۆستا جەمال شارباژێڕی دوور بوو لەو کۆڕوشتانە بەڵام ئەوەی کە من بە چاوی خۆم بینیم لە چلەی مامۆستا کامەران مکریا لە مانگی 1970 چووە سەر مەنەسەکە شیعرێکی خوێنەوە چەند کەسێک
ویستیان مامۆستا کامەران کە لە ژیانە بوو زۆر خەفەتبار بوو ئەوە بوو کە دوایی وتێ ئیتر شێعر بۆ تۆ ناڵم کوردستان ئیتر ئەبوو شێوەیە ئەنجا قەسیدەیەکی زۆر زۆر جوانی خوێنەوە دووسێ کەس لەو کەسانەی کەوا لە خۆڕایی دڵی کامەرانیان مامۆستا کامەرانیان عاجز کرد بوو پەنجەی بۆ ڕائەکێشان خۆم چاوم تێ و کە شیعرەکەی ئەخوێنەوە پەنجەی بۆ ڕائەکێشان کە ئێوە تاوانێکی گەورەتان کردو بەرامبەر بەم گەورە پیاوە لە ژیانە بەڵام بەڕاستی شیعرەکە ئەو کامەرانە هەڵە ساب بووی زۆر زۆر بە دەنگێکی بەرزەوە ئەی خوێنەوە من ئەو یەکەم جار بوو کەوا مامۆستا جەمال شاباژێڕی ببینم لە کۆڕێکا شتێ بخوێنێتەوە وکە هاتیشەوە دانیشیە ئەو ڕزەی پێشەوە هەموو لەبەری هەستان و دەستخۆشییان لێ کرد. مامۆستاگیان ئەوەی جێی پرسیارە مامۆستا جەمال لەگەڵەوەی ئەو هەموو بەرهەمەی بۆ بەجێهێشتوین بەڵام ئەو ناوبانگەی نییە هۆکاری ئەوە چییە؟ واللهی بەشی خۆی ناوبانی هەیە مامۆستا جەمال بەپێی ئەو هەموو خەڵک لەنا وەکو جەماوەر ئەو هینەی نییە وەکو ئەو هەموو بەرهەمە جوانی کە هەیەی ئەو لەنا بەگشتی من ئەوە نێ بزانم وابزانم زۆر حەزیشی لە ناوبانگ و شت ناکرد مامۆستا جەمال شاباژێڕی خوێندنەوەی هەبوو مێشتێکی فراوانی هەبوو بۆ شتە کۆنەکان و بۆ خوێندنەوەی کەسەکان بۆ خوێندنەوەی گەورە پیاوان لە ناو شیعرەکانی هەمووی دەری ئەبڕێگەر هاتوو ئەوەی خولەپیزە بخوێنیتەوە یان ئەو قەسیدەکانی تری بخوێنیتەوە یان کۆپلە شیعرەکانی تری بخوێنیتەوە یەک بێک باشە ئەم کابرایە لەم شیعرانە چووە ئەم هەموو گەورە پیا و ئەم هەموو ناوچە خۆشانی کوردستانی و ئەم هەموو کانی و کانیا و سروشتی وڵاتی هەمووی پێکەڵ بەیەک کردووە جوانترین لەو کەرەسانە جوانترین قەسیدە و غەزەلی دروست کردووە جا ئەو هەرکەس بە جۆرەی سروشتی خۆی ئەڕوا بەڕێوە ئەگرێ ئەو گۆشەگیریەشی ئەو گۆشەگیرەی کاری ینی هەروواوکو تۆزە شەرمنی پێوە دیار بوو لە ژیانیا بەڵێ مامۆستا من ئەمێ باسی ئەو بکەم چێ ئەرچی کۆکردنەوەی دیوانەکانی گرتە ئەستۆ لەم ساڵانی دوایە پێم وابێت لە هەولێر چاپکراوە ئەو کۆشیعرەکانی لە دووبەر بەشێکی زۆر لە دیوانە چاپکراوەکانی لە دوو بەرگدا لە هەولێرێکێتی نووسەران کردیان چاپیان کرد و کردیان بە دیاری دەستی خۆیان و بەخشیانەوە کارێکی جوانیان کردو یەکێک بووە لە ئیشە باشەکانیشی و ئەوانەی تریشی بێگومان ناوی بردوون برین ئەو قەسیدەیە برین هەژان و ژان و ئەمانەش ناوی بردوون کەوا لەسەر ئەرچی چێ چاپکراوە و لەمانەشاکەوە ئەم دیوانانی ئەخیریشی لە چۆ یارمەتی وەرگرت بێ نێشادوێتەوە وتیان فلان شوێن یارمەتیم وەرگتەوە بۆ سوپاسیشی کردوون کەوا لە ناویشی بردوون کەوا لە چاپی داون ئەمانێکی پیرۆزیان کردو بەڕاستی چونکە ئەو زۆر پەرشوو بڵاو بوو نزیکی 15 کتێبیان لەدا ئەو دوو دیوانە کۆ کردوێتەوە هینی ئەگەر یەکی ئەوەی لەو ڕۆڤارە ئەوەی مامۆستا شێرکۆ بێکەس بخوێنێتەوە جەمال شاباژێڕی ئەکەوێتە بەرچاوی کە چۆنە وهای باس کردووە کەوا هاوڕێی گیانی بە گیانی یەکتری بوون یعنی هەرچەنە شێرکۆ ساڵێک لەو گەورەتریش بووە بەڵام تا ڕادەیەک بە مامۆستای خۆی دایناوە جۆرێکە لە گەورەی بەڵێ مامۆستاگیان لە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەوماندا ئەمانەوێت زۆر زۆر سپاسی بەڕێزە بکەین بۆ ئامادەبوونە زۆر زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی لەسەر شاعیر بە ئێمەت بەخشی شەروەها سپاسی یەک بە یەکتانەکەم زۆر سپاس بۆ لەم دانیشتنەدا ئەوە ئەبێ بێڵێمەوە پیاوێکی گەورە شاعیرێکی گەوری مامۆستا جەمال شاباژێڕی بە من ناتوانم بە تەواوەتی هەڵی سەنگێنم چونکە نووسەری باشترمان هەیە زیاتر هەڵی ئەسەنگێنێ بەڵام تا ڕادەیەک شتێکمان لەبارەیەوە وتووە هیوادارم بە دڵی خوێنەر بێت. زۆر سپاس مامۆستاگیان زۆر سپاسی خاتون ڕێساکەین بەخێر بەسەر چاوەمان خاتونگیان و زۆر زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدی شەکەم ئازیزانی قەلەندەرخانە بە شێرێکی جوانی جەمال شاباژێڕی کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین تا دیداری داهات و هەر شاد و سەرفراز بن. ئۆ شەهیدانی ڕێگەی ئازادی بە خوێن سەلمانتان مەردی نەبەردن پیرەمێژوومان ناچێ لە یادی وەک ملوانکەی زێر کردوون یەگەردن هەر بندەوەن و هەر بستە خاکێ نیشانەیەکی ئێوەی پێوەیە
هەر سرودێکی لێوی چالاکێ گوترا بێت هی ئەو دەشت و کێوەیە شەقامێک نییە گەڕەکێک نییە لێوی بە خوێنتان سوور نەکرد بێت چەک و قەڵەم و مەچەکێک نییە دلێریتانی نەچەسپاند بێت